بەڕزان سڵاوتان لێ بێتۆم کاتان باش لای ئاکۆ شارۆشیم بۆ هەڤپەیونێکی ئەدەبی دیارە دەمەوێت تاوتوی کۆمەڵێک بابەتی ئەدەبی گرنگی لەگەڵا بکەم. کاگا کۆ سڵاوت لێ بێ. سڵاو بەخێر بێن لە ژێرە دارە خۆم شار بووە لە پشتی دارەکە. کاگا کۆ ئەمێ ئەو بپرسم لە دەستەی ڕۆشنبیری هیچ کات بووە داوا لە ئێوە بکەن کە قسە بۆ ڕاگەاندنەکان نەکەن؟ بەڵێ 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 خەڵەکە بۆ داینی شاندوم وەکو مناڵ نەسیحەتی کردوم و تێتی قسە بۆ ڕاگەیاندنەکان مەکە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن وتم بەنا ئەکاکە ڕاگەیاندن ئەدەبیاتە و ڕاگەیان کار ئەدیبە لەبەرەوەی بە پەیامەکانی ئەگەێنێ بە خەڵک بە سەرەکیترین ژانری ئەدەبی کە پەخشانە بە زمانی پەخشان ڕاگەیاندکاران پەیامەکانیان ئەگەێن بە خەڵک بۆ شارکردنەوەی خەڵک پێدانی زانست و زانیاری کەچی دوو دقە دوایەوە خۆی بە مەغدور زانی وتێتی ئەم سیستەمە حکمی و ئەم وڵاتە غەدری لە من کردووە ئەژینا دەبواە من مدیری کەناڵێک بوومە. ئێوتم ئای کاکە مدیری کەناڵ دیارە زۆر گرنگە مدیری کەناڵی ڕاگەیاندن کە ڕاگەیاندن لای تۆ ئەوەندە گرنگە ئەی باشە تۆ بۆچی تۆزێ پێشستا بە من دوت بایەخی نییە گرنگ نییە بۆ قسەی بۆکەن بە کوردەکەی بانێکە و دووهەوە ئەمە بانێکەوتووە ئەمە ئیزدیواجەتە ئەمە نازانم ئیزدیواجەتی شخصی بە پێی توێژینەوە دەروونزانیەکان نەخۆشی دەرونیە ئەگەر بە خاترەوە بیڵێم گرفتی دەرونیە بۆی ها مەصرف نەکەم چنە لای دکتۆری دەرونی. باشە لای شارۆشی عیشق چییە؟ عیشق ئەو تامەزرۆ و ئامانج و ژیانبینیە کە مرۆڤەکان ئیشی لەسەرەکەن ممارەسەیەکەن و ئەگەر کەسەکە خاوەنی دەروونێکی پاک بێ عیشقەکەشی پاکە خاوەنی عەقڵێکی سەلیم بێ عیشقەکەشی سەلیمە واتە ساغە. خۆشەویستی لای تۆ چییە؟ جیاوازی نێوان عیشق و خۆشەویستی چییە؟ خۆشەویستی دەرەجەیەکە لە عیشق بەڵام عیشق هەموو کایەکانی ژیان و هەموو بەشەکانی ژیان ئەگرێتەوە. من بەشێکی وجودی خۆم لە ئافرەتە ئەدۆزمەوە بەشێکی لە پەیوەندی کۆمەڵایەتیە لە پەیوەندی هاوسەرداریە لە پەیوەندی لە هەستی باوکایەتیمە لە هەستی برایەتی و هاوڕێیەتی و کوڕایەتیە پیاوەتیە کوردبوونمە توانە عەقلەکانی خۆمە توانە پیشەیەکانی خۆمە توانە هونەری و ئەدەبی و شێعرەکانی خۆمە. هاوسەرداری لای تۆ چییە؟ هاوسەرداری بەشێکە لە ژیان نەک هەمووی نابێ بۆی بتوێتەوە چکە خۆت وەکو مرۆڤێک مهمتری لە هەر بەشێک لە ژیان ئەبێ ناڵێم هەموو شتێ بە قوربانی خۆت کەی بەڵام نابێ خۆشت بە قوربانی هیچیان کەی. باشە ئەپرسم فەلسەفەی شارۆشی بەم هەموو جیاوازیەوە بۆ ژیان چییە؟ لە کورتەیەکدا کۆکردنەوەی جیاوازەکانە لەگەڵ یەکدا و گونجاندنیانە بە شێوازێک نەشی سووتێ نەکەباب واتە نەخۆت لە دەست بدەی وەکو توانە وەکو کەسایەتی نە بەرامبەرە کەشت بکەی بە سوتەمەنی لە پێناوی خۆتە. ڕۆڵۆمە ئەرشی فشێکە ها وەزانیە هەر ئەوە بە ئەتیادیە بەرپرسیارەتیە ها بەرپرسیارەتیە